بسم الله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. گەیشتینە بابەتی ئەوەی کە سنن في العطاس والتثاؤب، باز لە پشمین و باز لە باوەش. لە کاتێکە ئینسان پشمینی دێ یا باوەشکی دێ، چەند شتێکی سنەتن و چەند شتێکی شەیە پێویستە خۆی لێ بەدەور بگریتن. یەکەم جار باسی ئەوەی دەکەین کە ئینسانە کاتێکە پشمینی دێ ئەو شتانە چین کە سنەتە لە کاتی پشمیندا ئینسان بیکاتن. بەڵ سنن في العطاس والتثاؤب. سنن العطاس يسن للعاطس أن يقول الحمد لله، لحديث أبي هريرة رضي الله عنه عن النبي صلى الله عليه وسلم قال: إذا عطس أحدكم فليقل الحمد لله، وليقل له أخوه أو صاحبه يرحمك الله، فإذا قال له يرحمك الله فليقل يهديكم الله ويصلح بالكم. ويسن له أن ينوع فيقول أحيانا الحمد لله على كل حال، لما رواه أبو داود: إذا عطس أحدكم فليقل الحمد لله على كل حال، ويقول له المشمت يرحمك الله. ويسن للعاطس أن يرد عليه فيقول يهديكم الله ويصلح بالكم. وكل هذا دل عليه حديث أبي هريرة رضي الله عنه السابق. فائدة: تشميت العاطس فرض كفاية، وبه قال جمهور العلماء: إذا فعله بعض الحاضرين سقط التكليف عن الباقين، ومع ذلك لا ينبغي تركه خروجا من استدلال من قال بفرضية العين. واستدلوا باستدلال له حظ من النظر، وهو ما رواه البخاري في صحيحه من حديث أبي هريرة رضي الله عنه مرفوعا، وفيه: فإذا عطس أحدكم وحمد الله كان حقا على كل مسلم سمعه أن يقول له يرحمك الله. الحديث. بەڵ باز لە سنەتەکانی پشمین دەکاتن. یەکەم جار دەفەرمین سنەتە لە بۆ کابرای کە دەپشمی الحەمدولله بکاتن، لە بەرەوەی حەدیثەکەی بۆ ڕێڕێی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ ئەگەر یەکێک لە ئێوە پشمی با بڵێ الحەمدولله، براکەی یا هاوڕێکەی یا خێزانەکەی هەر کەسێکە لەگەریەتی با پێی بڵێ یەرحەمکە الله، فإذا قال له يرحمك الله، أو جاء كابرا قلت يرحمك الله أتجوابي بدوا بلا يهديكم الله ويصلح بالكم. كاتا كابرا كدا بشمي الحمد لله دكا أتوشك جوابي ددي ودلا يرحمك الله، أو الجواب دداتو ودلا يهديكم الله ويصلح بالكم. لنا كردواري زور زاروي أو باوكاتك كسكا دا بشمي دلا خير دبي إن شاء الله، خير ديني إن شاء الله. بلام أوا نهات يعني للسنة ئەو بابەتەی کە باز دەکرێتن، بەڵکو تو بە وتەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە کاسێک دەپشمی پێی دەڵێ یەرحەمکە الله، واتە خوای گەورە ڕەحمت پێ بکاتن. اینجا سنەتە لە کاتێکە ئەو کابرایە دەپشمیتن هەندێک جار دەکرێت بڵێ الحەمدولله عەلا کولی حال، یعنی دەتوانی بڵێ الحەمدولله و دەشتوانی بڵێ الحەمدولله عەلا کولی حال. بحديثكي كلا ببلغي حديثكي كلا سنن أبو داود هاتوا كبيغمبرك عليه الصلاة والسلام فرمي أقريك لإيوا بشمي فليقل الحمد لله على كل حال، بابلي الحمد لله على كل حال. سباس بخوال السرها مبارد وخيك. وأو كابرايك كسق للاي دبشميتن بابلتن يرحمك الله، چونکە سنەتە لە بۆ ئەو کابرایەی کاتێککە دەپشمی ئەلحەمدولله دەکات تۆ جوابی بدێوە بڵێ یەرحەمکە الله، وە سنەتە ئەو کابرایی کە پشمیە جوابی تۆش بداتەوە بڵێ یەهدیکم الله وەیوسلیح بالەکم، بە بەڵگەی حەدیثی ئەبوو هورەیرە. ئیجا لێرە سوودێک هەیە ئەمە ئەوەی بزانین هەر کەسەکە دەپشمی ئەتو جوابی پشمینەکەی بدێوە، تەشمیت يعني وەکو بڵێ جوابدانەوەی ئەو کابرایی کە پشمیە، عاتیس کابرای ئەوەیە کە دەپشمیتن، کاتێککە تو جوابی دەدێوە زانایان دەفەرمونون، بەشەشیان لە زانایان دەفەرمونون فەرض الکیفایە، واتە فەرضە دەبی پێویستە جوابی بدێوە، بەڵام فەرضەکە فەرضی کیفایەیە. فەرضی کیفایە چییە؟ لەگە فەرض العین جیاوازیان چییە؟ فەرض العین لەسەر تاک تاچی ئینسانەکەی پێویستە. بۆ نمونە نوێژی بەیانی، نوێژی نیوەڕۆ، نوێژی عەسر، تاک تاچی ئینسانەکان پێوە پابەندن و دەبی بیکەن. هەر کە زەباتی خۆی دەیکا، نایبرێ ئەتون نوێژی سبێنێم لە باتی بکەوە، نیە هەر کە زەباتی خۆی دەکە.
نوێژی جەنازەی مەسەلەن ئەوە پێی دەگوترێ فەرض الکیفایە، یعنی چ هەندێک کەس بکەن ئەوان کە لەسەریان لا دەکەوی، ئەو مەجموعە کەسە خێرەکەیان دەگەشتی ئەوان کە گوناهبار نابن لۆ، چکە هەندێک کەس هەیە ئەو ئیشێ دەکا، ئەو پێی دەگوترێ فەرض الکیفایە، کەواتە دەبی مەجموعە کەسێک بەو ئیشێ هەستن. ئیجا دەفەرمێ زانایان دەفەرمون فەرض الکیفایە جمهوری عولەما لەگەر ئەو بابەتەیە دەفەرمون ئەگەر لەوانەی کە ئامادەنە هەندێکیان ئەوە با بڵێن گوتیان یارحەموکە الله ئەوە لەسەر ئەوانکە لا دەکەویتەوە، مثلا ئەمە 10 نەفەرن 2 نەفەر کەسێک پشمی 2 نەفەر گوتی یارحەموکە الله نەفەرە گوتی یارحەموکە الله تەوە ئەمە گوناهبار نابین، بەس خێرەکەشمان ناگەشتێ خێرەکەمان لە دەست خۆماندا لێ وا باشە ئەمەش برێن یارحەموکە الله، چەند نەفەر وەبرێتن ئەوە هەموو ئەجر و پاداشەکەی خۆی وەردەگرێتن، بەڵام وا باشە لە هەموو کاتەکان هەروە برێ لۆ، چونکە هەندێک لە زانایان پێیان وایە فەرض العینە، کەواتە هەموو کەسێک لەسەرێتی یارحەموکە اللای بکاتن، بۆیە ئەگەر کابرایەک پشمی وا چاکە یارحەموکە اللای بکەیت بە بەڵگەی چێ بە بەڵگەی ئەوەی کە ئەو حەدیثە کە هیناویەتیانەوە لە صەحیح بوخاریە ئەبوو هورەیرە کە باز دەکە بە مەرفوعی هیناویەتەوە، ئەو بەڕاستی بەشێکی لە تێڕامان تێدا هەیە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ ئەگەر یەکێک لە ئێوە پشمی گوتی الحەمدولله حقا على كل مسلم، حق و پێویستە لەسەر هەر هەموو مسلمانێک تاکتاچی مسلمانان کە گوێبیستی دەبیتن سەمیعه ئەن یەقولە لەه یارحەمکە الله کە پێی بڕێ یارحەمکە الله، کەواتە دەفەرمون بە بەڵگەی ئەو حەدیثەی واجبە ئەگەر کابرایەک پشمی گوتی الحەمدولله تو بڵێ يرحمك الله. بلى. ثانيا السنة ألا يشمت العاطس إذا لم يحمد الله تعالى، فإذا لم يحمد الله تعالى العاطس فليس من السنة أن نشمته، بل السنة ألا يشمت، لحديث أنس رضي الله عنه قال عطس رجل عند النبي صلى الله عليه وسلم فشمت أحدهما ولم يشمت الآخر، فقال الرجل يا رسول الله شمت هذا ولم تشمتني، قال إن هذا حمد الله ولم تحمد الله، وهذا من فعله صلى الله عليه وسلم. وجاء من قوله صلى الله عليه وسلم ما رواه مسلم عن أبي موسى رضي الله عنه قال سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول إذا عطس أحدكم فحمد الله فشمتوه، فإن لم يحمد الله فلا تشمتوه، ولكن إذا كان المقام مقام تعليم كأن يربي الأب ابنه أو المعلم طلابه أو نحو ذلك مما هو في مقام التعليم، فإنه يقول له قل الحمد لله ليربيه على هذه السنة، فقد يكون جاهلا بسنيتها. وكذا من كان مزكوما فإنه لا يشمت بعد الثالثة، فإذا عطس 3 مرات يشمت وبعدها لا يشمت. ويدل عليه ما رواه أبو داود في سننه عن أبي هريرة رضي الله عنه موقوفا ومرفوعا قال شمت أخاك 3 فما زاد فهو زكام. ويؤيده ما رواه مسلم في صحيحه من حديث سلمة بن الأكوع رضي الله عنه أنه سمع النبي صلى الله عليه وسلم وعطس رجل عنده فقال له يرحمك الله، ثم عطس أخرى فقال له رسول الله صلى الله عليه وسلم الرجل مزكوم. بلى. إنجا دوام خاليان سنة دوايا أو كابرايكا دبشميتن أجر الحمد لله نكر بينالي يرحمك الله بينري أوش أولا سنة طبعا جوابنا دانا أو كسيكا الحمد لله ناكا سنة دوايا أتوش يرحمك الله لينا كي تشونك حديثك أنس كده فرمي دوبيا ولا خزمت بيغمبري عليه الصلاة والسلام بشمين يكي كان قلت الحمد لله یەکە چیان وای نەگوت پێغەمبەری خوش عليه الصلاة والسلام بەیەکە چیانی فەرموو کابرەکە الحەمدولله کرد یارحەموکە الله لێ کرد ئەوەکەی کە الحەمدولله نەکرد پێغەمبەریش عليه الصلاة والسلام پێی نەفەرموو یارحەموکە الله، ئەو کابرایی کە پێغەمبەر عليه الصلاة والسلام پێی نەفەرموو بوو یارحەموکە الله فەرموو یا رسول الله، یان کابرایە گوتی یا رسول الله شەمەتە هذا ولم تشمتني، كابرا قوتي أي پیغمبر خوا بود قو يرحمك الله بمند نقو يرحمك الله إيه هردوك ما بشمين لو بيت فرمو لا لبرت بمند نفرمو رسول الله عليه الصلاة والسلام فرمي إن هذا حمد الله ولم تحمد الله، أو كابرا كبشمي قوتي الحمد لله بس أتو كبشمي ندقو يرحمك أو الحمد لله لبرهن دي بيمقو بتم نقو كواتا أو السنة پیغمبر خوا عليه الصلاة والسلام وكردوي پیغمبر خواه عليه الصلاة والسلام حتى لصحكي لحديثكي كلصحيح مسلم
أبو موسى أشعري بازك دل الجملة بيغمبري بو عليه الصلاة والسلام فرموي إذا عطس أحدكم فحمد الله أجر يكك لنجو بشمي الحمد لله كر فشميتوه أو جانجو برين يرحمك الله وإن لم يحمد الله أجر كابرا بشمي نيجو الحمد لله فلا تشمتوه ملن يرحمك الله كابرا نيجو الحمد لله سباس خوينه كرديا إنزا أجر مقامك وكاتك كاتي فير كردن بو وەکۆی باوک بێوێ منداڵەکەی فێر بکە مامۆستا بێوێ قوتابیەکەی خۆی فێر بکاتن لەو کاتەی ئەگەر کەسەکە پشمی نەیگۆ ئەلحەمدوللیلا با پێی بڵێ ئەلحەمدوللیلا وچی منداڵەکە یان کەسەکە گوتی ئەلحەمدوللیلا ئەوی جواب بداتەوە بڵێ یەرحەموکەڵڵا ئەوە لە بۆ فێرکردنەیە ئەو یان قەیدی ناکە ئەگەر پێی بڵێ یەرحەموکەڵڵا هەتا ئەو سنەتەی یعنی لەلا زندوو بکاتەوە نەزان نەبی بەو سنەتەی شارەزایی ئەو سنەتەی هەبیتن بۆیە لە بۆ مامۆستا یان دایک و باوک کە منداڵەکەیان فێر دەکەن و ئەو کەسەشی کە زوکامی هەیە پەسیوی هەیە پەسیو دەبینی کابرا پەسیوی هەیە زوو دەپشمیتن لە پاش سێ جاران کە سێ جاران پشمی ئەتو گوتت یەرحەموکەڵڵا تەواو نایکێ چارەم ئەو چارەم جار پێنجەم جار هەر چەندی پشمی تەواو حتا گوتیشی ئەلحەمدوللیلا پشمی یەکەم جار پشمی ئەلحەمدوللیلای کرد گوتت یەرحەموکەڵڵا دیسان پشمی ئەلحەمدوللیلای کرد دیسان گوتت یەرحەموکەڵڵا دیسان پشمی ئەلحەمدوللیلای کرد دیسان گوتت یەرحەموکەڵڵا لە پاش ئەوە ناچێت دوێ دیسان پشمی گوتی ئەلحەمدوللیلا تەواو لەبەرەوەی ئەوە دیارە نەخۆشە بەڵگەمان چییە بەڵگەمان حەدیثەکەی ئەبوو داودیە کە ئەبوو هورەیرە دەڵێ ئێناویەتەوە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی شمد أخاك ثلاثا سيد زاران أتو في بڵێ يرحمك فما زاد فهو الزكام لو زياتر أو نخوشية كابرا توشي نخوشي بسيو أو أنا بوتاو شكاقر وهابي أتو هذا بلا دياري دابنش أو هذا بشمية توش هذا بري يرحمك الله أتو هذا أو ده بشمية تبري يرحمك الله يشكا أوها ناس تسري بونوعاي باشكاكا يعني دبي هەتا سێ جارە ئەتووت کرد تەواو ڕای دەگری بابەتەکەی خۆت یەرحەمکەڵای لێناک لە حەدیثەکەی صەحی موسلیمش داهاتیە سەلەمەی کوڕی ئەکوع دەڵێ جملە پێغەمبەری بۆ عەلەیهی سەڵات وەسەلام کابراک لە لای ئەو پشمی فەرمی یەرحەمکەڵڵا دیسان پشمیەوە دیارە هەتا سێ جاران ئەوە بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی ڕەجوڵ مەزکووم ئەو کابرایە ئەوەی هەیە نەخۆشی هەیە و پەسیوی هەیە لێ هەندە دەپشمی و یەرحەمکەڵڵای دەکا بەڵێ الحمد لله. فتحصل مما سبق أن العاطس لا يشمت في حالين إذا لم يحمد الله تعالى وإذا زاد على 3 مرات لأنه مزكوم. بەڵێ ئیجا لەوە ئەوە فێر دەبین کە ئەو کەسەی دەپشمیتن ئەگەر ئەلحەمدوللیلای نەکرد ئەمەش ناڵێن یەرحەمکەڵڵا ئەوە یەک دووەم ئەگەر نەخۆش بوو پەسیوی هەبوو دیسان ئەمە ناڵێن یەرحەمکەڵڵا لە سێ جاری زیاتر بوو تاوە پێی ناڵێن یەرحەمکەڵڵا بەڵێ. سنن التثاؤب من السنة كظم الفم عند التثاؤب أو رده باليد ويدل عليه حديث أبي هريرة رضي الله عنه عن النبي صلى الله عليه وسلم قال إن الله يحب العطاس ويكره التثاؤب فإذا عطس فحمد الله فحق على كل مسلم سمعه أن يشمته وأما التثاؤب فإنما هو من الشيطان فليرده ما استطاع فإذا قال ها ضحك منه الشيطان. وعند مسلم من حديث أبي سعيد قال النبي صلى الله عليه وسلم إذا تثاءب أحدكم فليمسك بيده على فيه فإن الشيطان يدخل فيكون كظم التثاؤب إما بالتحكم عن طريق الفم وذلك بمنع انفتاحه أو بضغط الأسنان على الشفة وإما بوضع اليد على الفم ونحو ذلك. بەڵێ تەثاؤب یعنی باوشک هینان ئینسان کاتێک کە باوشتی دێتن دەڵێ سنەتە لە کاتی باوشەکاتن کابرا دەوی خۆی پێوە بداتن یان بەدەست بیگەڕێنیتەوە ئەو باوشکەی بگەڕێنتەوە. ئیبن حەجار لە شەرحی صەحیحی بوخاری لە فەتح الباری حەدیثەکی هێنایەتەوە دەڵێ ئیبن ئەبی شەیباش هێناویەتەوە دەڵێ ئیمامی بوخاریش لە تەریخ أو حديثه هنايته وكا ما تثاءب النبي صلى الله عليه وسلم قط في غنبري عليه الصلاة والسلام قط هرقيس
باوشی نەهاتیە بەڵام زانان خلافیان هەیە ئەو حەدیثە دەفەرمون سەنەدەکەی ضعیفە هەندێک لە زانان پێیان وایە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام قەت هەرگیز باوشی نەهاتووە هەندێکیش دەڵێن لەوەیە باوشی هاتبی بەڵام پێش پێغەمبەرایەتی چکە زیاتر بەڵگەکان لەسەرەوەی کۆکن یعنی حەدیثێکی صحیحمان نییە بە صحیحی بڵێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام باوشی نەهاتێ قەت بەزانیان ئەو بەڵگانە لێک دەدەنەوە دەڵێن پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە دەفەرمێ باوش هاتن لە شەیطانە و دەفەرمێ شەیطانەکەی منیش موسڵمان بووە یعنی و بەشی شەیطانیش کاتێکە سینجی پاکرایەوە بەشی شەیطانیش لە دڵی پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام دەرهاتووە بە بەڵگەی ئەو حەدیثانە دەڵێن پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام باوشی نەهاتیە چونکە ئەوە بەشەکە لە شەیطان أما حديثك صحيح ما هبي والله أعلم حديث صحيح ما نية بلى إذا حديثك أبو هريرة بلغي لسروي كده فرمي پیغمبرك عليه الصلاة والسلام ده فرمي خواي جورا بشميني خوش دوي سبحان الله لكاتي بشميني زنان ده فرمي أو كاتيك إنسان ده بشمي دلي راد وسته يعني لو تركي ولو أوي دلي راد وسته لو كاتيك ده بشمي كتواو دبي السنة دوا كبلي الحمد لله يعني خوايا حمد و سپاس بۆ تو دوای ئەوەی کە دڵم ڕاوەستا چەند چرکەیە ئەو بە ئیشکەتەوە حمد و سپاس خوای پەروەردگاری لێ سەدەکە بەڵام دەفەرمێ وەیەکڕەه التەثاؤب بەڵام باوشتی پێ ناخۆشە خوای پەروەردگار لەبەر چێ چونکە ئەو کابرایی کە دەپشمی ئەلحەمدولله دەکاتن لەبەر هەندێش حەقە لەسەر هەموو موسڵمانەکی کە جێ لێ دەبیتن جوابی بداتۆ بڕێ یەرحەمکە الله بەڵام ئەو کابرایی کە دەپشمیتن ئەوە کە باوشتی دێتن ئەو کابرا فإنما هو من الشيطان ئەو باوشکە لە شەیطانەوەیە فليرده ما استطاع بە ئەو کابرا بیگەڕێنەوە ئەو باوشکە ئەوەندەی لە توانایداهەیە چونکە ئەگەر گوتی ها دەوی بەش کردەوە ضحك منه الشيطان پێی پێدەکەنیتن لەبەر هەندێک لە حەدیثەکەی کە لە صحیح مسلم داهاتووە ئەبی سەعید دەفەرمێتن پیغمبری خو علیه الصلاة والسلام فرمی هر یکێک لە ئێوە ئەگەر باوشتی هات فليمسك بيده على فيه با دەست لەسەر دەوی دابنێتن فإن الشيطان يدخل چونکە الشيطان دەچێتە ناو دەمەوە ئەگەر دەوی بکاتەوە و پێی پێدەکەنیتن و ئەو شتە لای شەیطان خۆشەویستە اینجا دەستی ڕاستی دادنێت دەستی چەپی دادنێتن ئەوە زانایان کەس قسەیان لەسەر وەی نەکردی ئیلا دەبی دەستی ڕاستبی ئیلا دەبی دەستی چەپبی یا ئیلا دەبی پشتە دەستبی بەس هەندێک دەفەرمون ئەگە بە دەستی ڕاست بوو با پشتە دەستبی ئەگە دەستی چەپ بوو بە ناو لە بیتن لەبەر چێ دەڵێن لەبەرەوەی ئینسان زیاتر بە دەستی ڕاست نان و شتی دەخواتن ئەو هەواشی کە دەردێ ڤایرۆسە ئەگەر بە پشتە دەستی بی باشترە ئەوەی کە مەسەلەن دوایە کە خواردنە شتێکی دەخوا ناو لە پی پێنەبی بەڵام دەستی چەپ لەبەرەوە هیچ نانی پێ ناخۆ دەکرێت بە ناو لە پی بیتن ئەوها ئاسانتر و خۆشترە لەوانێ لەبووی هەر ئەوەیە والله ئەعلەم نەزانراوە هیچ بەڵگە و دەلیلەکی لەسەر هاتبی ئینجا دەفەرمێتن دەمداخستنەکە چ بە ڕێگای ئەوها دەست بیتن چ بە ڕێگای ئەوە بی بە ددانەکانت زەختی لەسەر لێوت دروستکەی کە نێهێلی ئەو هەوایە بێتە دەرێ بە هەر ڕێگایەک بی بتوانێ قەپاتی بکەی و ئەو هەوایە نێلی بێتە دەرێ ئەو سەوتە لێ بێتە دەرێ ئەوە سنەتە بەڵ. قال ابن حجر رحمه الله وأما التثاؤب فإنما هو من الشيطان. قال ابن بطال إضافة التثاؤب إلى الشيطان بمعنى إضافة الرضا والإرادة، أي أن الشيطان يحب أن يرى الإنسان متثائبا لأنها حالة تتغير فيها صورته فيضحك منه، لا أن المراد أن الشيطان فعل التثاؤب. وقال ابن العربي قد بينا أن كل فعل مكروه نسبه الشرع إلى الشيطان لأنه واسطته، وأن كل فعل حسن نسبه الشرع إلى الملك لأنه واسطته. قال والتثاؤب من الابتلاء وينشأ عنه التكاسل وذلك بواسطة الشيطان والعطاس من تقليل الغذاء وينشأ عنه النشاط وذلك بواسطة الملك. وقال النووي أضيف التثاؤب إلى الشيطان لأنه يدعو إلى الشهوات إذ يكون عن ثقل البدن واسترخائه وامتلائه، والمراد التحذير من السبب الذي يتولد منه ذلك وهو التوسع في المأكل. وأيضا فإن الأفضل للمتثائب ألا يرفع صوته بالتثاؤب كأن يقول ها أو ونحوها من الأصوات التي يصدرها، لأن هذا مدعاة لضحك الشيطان عليه. ويدل عليه حديث أبي هريرة رضي الله عنه عن النبي صلى الله عليه وسلم قال التثاؤب من الشيطان، فإذا تثاءب أحدكم فليرده ما استطاع،
فإن أحدكم إذا قالها ضحك الشيطان. وجاء بلفظ عند أحمد رحمه الله: إذا تثاءب أحدكم فليرده ما استطاع ولا يقل فإن أحدكم إذا فتح فاه فإن الشيطان يضحك منه أو به. تنبيه: اعتاد بعض الناس على التعوذ من الشيطان بعد التثاؤب، ولا دليل على ذلك، بل هو مخالفة لهدي النبي صلى الله عليه وسلم، لأنه جاء بذكر لم يقله النبي صلى الله عليه وسلم في هذا الموطن. بلى. ابن حجر رضا رحمة خوالي بي أو بيا برزده فرمي التثاؤب للشيطان ويا شيطان ديني. ابن بطال ده فرميتن كدلي بابلن تثاؤب للشيطان ويا واتا أو كابرا كباوشتي ديتن باوشكا للشيطان ويا بمعنى أوي الشيطان بي رازية مبسيتي ديويتن چونکە شەیتان حەز دەکا ئینسانی ببینی کاتێکە باوشک دەکاتن لەبەرچ چونکە شکل و شێوەی ئینسانی دەگۆڕێ لە کاتێکە پێدەکەنیتن ئەو گۆڕانەش وە دەکاتن کە شەیتان پێ بکەنیتن مەبەستی شەیتانە لە باوشکەکە نەک ئەوەی بڵێ خودی شەیتان باوشکەکەی دروست دەکاتن بوویتە نا خودی شەیتان نییە باوشکەکەی دروست دەکات شەیتان پێی خۆشە ئەو حاڵەتە بەسەر ئینسانەکەیدا بێ کاتێک بە تایبەتی کە شکلەکەی دەگۆڕێ و سەوتی دەردەبینی کەیفی بەوەی دێ پێ دەکەنیتن. ابن عەرەبی دەفەرمێ ڕوونمان کردەوە لە بۆشمان ڕوون بەوە کە هەموو ئەو شتانەی کە مەکروه و خراپن شەرع دایتێ پاڵ شەیتان چونکە شەیتان واستەکە لە بۆ ئەو شتەی ڕێگایەکە لە بۆ ئەو شتەی هەموو شتێکی چاک و پاچیش دەدرێتە پاڵ مەلیک الله جل جلاله شتە باش و چاکەکان دەدرێتە پاڵ ئەو چونکە ئەو شتە باش و چاکانە لەلایەن خواوەیە کە لە بۆمان دێتن. اینجا تەثاؤب چییە؟ من ئیمتیلا یعنی لە پڕبوونەوە دێ ئینسان کاتێککە زجی پڕ دەبی کاتێککە تێر دەخواتن ئەوجا ينشأ عنه تەکاسول ئەوجا یعنی تەمبەڵیشی لە دوو دێ کاتێککە زجی پڕ دەبی ئەوجا تەمبەڵی لە دوو دێتن ئەوەش چییە شەیتان ئەو شتانەی پێخۆشە ئینسان تەمبەڵ بیتەوە زەڵبی یعنی خەریکی عیبادەت نەبیتن ئەوش شەیتان واستەکە لە بۆ ئەو بابەتەی بەڵام عەتەس پشمین و ئەو بابەتانە من تەقلیل الغذاء لە کەم خۆریە ئەو پشمینەی لە بۆ دێتن لەبەر هەندێک ئینسان کاتێک کە کەم خۆریشە نەشاترە یعنی چست و چالاکترە لە کاتی ئەوەی کە کەمی خواردی ئەوشیان بەهۆی ئەوەیە کە لەلایەن خوای پەروەردگارەوە دێ. ئیمامی نەوەوی دەفەرمێ کاتێک کە ئەمە دەڵێن پشمین لە شەیتانەوەیە لەبەر ئەوەی پشمین عەفو کە دەڵێن ئەوە باوشک لە شەیتانەوەیە چونکە باوەشک ئینسان بەرەو شەهوەت دەباتن قەلبی قورس دەکاتن ئەو ئینسانە قەلبی قورس دەبی قەلبی خاو دەبیتەوە زۆری خواردێ زجی پڕ بووە ئەو قەلب قورسی و قەلب خاوبوونەوەیە ئینسان بەرەو شەهوات دەباتن باشە والمراد تعذير من السبب الذي يتولد منه دەڵێ مەبەستیش ئەوەیە کە ئینسان خۆ بپارێزی لەو هۆکارەی کە ئەو شتێ لێ دروست دەبیتن کە ئەو تەمبەڵی و ئەو قەلب قورسیە لێ دروست دەبیتن باشە ئەوش کە زۆر خواردنە التوسع في الأكل بەدایمەن بخواتن ئەو کابرایە ئەو شتێ لێ دروست دەبی یعنی کە دەڵێ ئەوە باوشک لە شەیتانەوەی یعنی خۆت لە زۆرخۆری بە دوور بگرە حتا حەدیثێک مایە والله أعلم خاتو عایشە دەفەرمێ یەکەم بیدعە کە ڕوویدا لە پاش پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام زۆرخۆری بوو کەواتە ئینسان خۆی لێ بپارێزی لەوەی الله. اینجا ئەو کابرایی کە تەثاؤبی بەسەردادێ پشمینی بەس ئەوە باوشتی بەسەردادێ دەنجی بەرز دەکاتەوە ئەوە ئەو سەوتەی دەردەبڕیتن بەڕاستی ئەوە دەبیتە ئەوەی کە شەیتان گاڵتە بەو کابرای بکە. حەدیثەکەی ئەبوو هورەیرەش کە دەفەرمێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی ئەو باوشکە لە شەیتانەوە هەر کەسێک هەر یەک لە ئێوە باوشتی هات با بیگەڕێنتەوە ئەوەندەی لە توانایدا هەیە چونکە ئەگەر یەکێک لە ئێوە گوتی ضحیکە شەیتان پێی دەکەنی و هەروەها دەفەرمێ ئەگەر یەکێک لە ئێوە باوشتی هات با بیگەڕێنتەوە ئەوەندەی لە توانایدا هەیە ئەگەر بڵێتن باشە دەوی بکاتەوە ئیذا فتح فاه دەمی بکاتەوە ئەو کاتی شەیتان پێدەکەنیتن
یان بەو پێ دەکەنی ئاگاداریەکەیە هەر کەسێک یان دەڵێ هەندێک کەس ئەوەیان گرتیە یعنی خودویان بەوەی گرتیە کاتێککە باوشیان دێتن بڵێن ئەعوذ بالله من الشیطان الرجیم دەرێ ئەوەش مخالفەی سنەتی پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام لەبەرەوەی ذکرێکی هینایە کە دەڵێ ئەعوذ بالله من الشیطان الرجیم ذکرێکی هینایە لە پاشکردەوەی کە پێغەمبەر نەیکردی عەلەیهی سەڵات وەسەلام کەواتە دەڵێ مادەم وەیە ئەوە مخالفەی پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام بەڵام نەخێر بەشێک لە زانایان دەفەرمین هیچ مخالفە نییە لەبەرەوەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمی ئەو کابرایەی کە باوەشتی دەکات شەیتان پێ دەکەنیتن شەیتان لە لای ئامادەیە کەواتە مادەم وەیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ خۆتان پەنا بگرن بە شەیتان هەن لە شوێنیت کە دەفەرمێ مەسەلەن کە شەیتان بیەوێ بستە ناو ئەوەی یان تەئسیراتێک لە ئینسانی بکە بە ئەو کابرا بڵێ ئەعوذ بالله من الشیطان الرجیم یعنی خۆی پەنا بگری بە خوای پەروەردیگار لە شەیطانی کەواتە خۆپەناگرتن لە شەیطانی بەخوای پەروەردیگار خۆت پەنا بدەیت مخالفە نییە ئەها ئەوەیە شەیطان لێ ئامادە دەبی بە دەلیلی ئەو حەدیثانە زانایان دەفەرمون ئەگەر کابرا باوەشتی هات و ئەعوذ بالله من الشیطان الرجیمی کرد خۆی پاراستیە لە شەیطانەکە و شتێکی باشە بەڵام لەگەڵ ئەوەشدا بەشێکیش لە زانایان لەگەڵ ڕەئی دانەری کتابەکەنە دەڵێن نەخێر نابیتن مادەم پێغەمبەر نەیکردی عەلەیهی سەڵات وەسەلام پێویستە ئەو کەسەش نەیکاتن کە مخالفەی سنەتە بەڵام سەبارەت بە پشمین یعنی هەندێک ئاثار هەیە وارد بووە حتى يعني دەڵێن حەدیثێکیش هاتیە کە لای پێغەمبەری عطس طفل عند النبي صلى الله عليه وسلم منداڵێک لە کنەوی پشمیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام پێی فەرمووە بارەک الله فیک بەڵام حەدیثەکە زانان دەفەرمون منکەرە لە حەسەنی بەسریش هاتیە بوری کەفیک يعني ئەگەر منداڵەکەشتان باڵغ نەبووە ئیبن موفلیحش دەڵێ ئەگەر منداڵ باڵغ نەبووە یان شێت ئەوانە کە هیچیان لەسەر نییە ناڵێ يعني قەزم ئەوانە لە بابەتی تەکلیف نینە تەکلیفیان لەسەر نییە ناڵێ کاتێکە پشمی ئەلحەمدوللا تو بری یەرحەموکە الله يعني داوای لێ خۆشبوون لۆ تاوانەکانی بەڵکو دەڵێ بارەکە الله فیک هەندێک لە زانان ئەوها دەرێن بەشێکی لە زانایان دەڵێن نەخێر مادەم لە پێغەمبەری هاتی عەلەیهی سەڵات وەسەلام ئەوها بە صەحیحی کە فەرمی ئەگەر یەکێک پشمی گوتی ئەلحەمدوللا بڵێن یەرحەموکە الله دەڵێن ئەوە گشتیە لە بۆ هەر هەمویان گەورە بی گچکە لە بۆ هەر هەمویان ئەوها دەڵێن ئەگەر بێت و لێکۆڵینەوەیەکی ورد بکرێ بزاندرێتن کە ئەو ئەثەرانەی کە هاتیە دەرەجەیان صەحیحە و لە پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام وەریان گرتووە ئەو کات بەڵێ تەخسیص دەکەین بەڵام ئەوەندەی کە زانیبمان والله ئەعلەم حەدیثەکە ضعیفە بەڵکو منکەرە ئەوەکان تریش دەرەجەیان صحیح نییە یان نەگەیشتیتە بابەتی ئەوەی کە کاری پێ بکرێ والله ئەعلەم بەڵ سنن أخرى يومية قول الذكر الوارد عند دخول الخلاء والخروج منه يسن لمن دخل الخلاء أن يقول ما جاء في الصحيحين عن أنس رضي الله عنه كان رسول الله صلى الله عليه وسلم إذا دخل الخلاء قال اللهم إني أعوذ بك من الخبث والخبائث والخبث بضم الباء ذكران الشياطين والخبائث إناثهم فتكون الاستعاذة من ذكران الشياطين وإناثهم والخبث بتسكين الباء الشر والخبائث النفوس الشريرة فتكون الاستعاذة من الشر وأهله والتسكين أعم وهو قول روايات الشيوخ كما قال القاضي عياض والخطابي وغيرهما رحم الله الجميع ويسن لمن خرج من الخلاء أن يقول ما جاء في مسند أحمد وسنن أبي داود والترمذي عن عائشة رضي الله عنها قالت كان النبي صلى الله عليه وسلم إذا خرج من الخلاء قال غفرانك باز لە هەندێک سنەتی ڕۆژانە دەکات سنەیتری ڕۆژانە کە ئینسان ڕۆژانە بەسەریدا دێتن لەوانە کاتێککە ئینسان دەچێتە خەلا واتە مرافق کاتێککە دەچێتە دەست بە ئاوگەیاندن و کاتێککە دێتە دەرەوە سنەتە لە بۆ ئەو کابرایی کە دەچیتە مرافق ئەو قسەی بکاتن کە لە صحیحین داهاتووە بوخاری و موسلیم
ئەنەس دەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەگەر بچوو بۆ ئاو دەست مرافق دەیفەرموو اللهم إني أعوذ بك من الخبث والخبائث یان خبث والخبائث. خبوث ئەگەر باەکەی بکەیە ضەممە بەمانە نێرینەی شەیطان دێتن، یعنی خوایە پەنات پێ دەگرم لە مێینەی شەیطان و نێینەی شەیطان، چونکە خەبائیث ئەو کات دەبیتە مێینەی شەیطانی. ئەوە پەناگرتنە بەخوای پەروەردگار لە شەیطانی نێرومێ. بەس ئەگە بڵێن خوبث بە سکون ئەو کات بەمانە شەڕ دێتن، خراپە. خەبائیثش بەمانای چ دێتن؟ نفوس شەڕیڕە، ئەو نەفسانەی خراپەنە، خراپەکاری بڵاو دەکەنەوە. کەواتە خوایە پەنات پێ دەگرم لە شەڕ و ئەوانەشی کە ئەهلی شەڕن، خوایە پەنات پێ دەگرم. دەڵێ ئەتەسکین و ئەعام، ئەگەر بیکێ سکون گشتگیرترە لۆ، چکە شەیطان شەڕی بڵاو دەکاتەوە نییە، خراپەی بڵاو دەکاتەوە و شەڕ و خراپەش کە هەبیتن. یعنی خوایە بێجگە لە شەیطانێک شەڕ و خراپەیت کە نییە با، یعنی گشتگیرترە، یعنی خوایە پەنات پێ دەگرم بە هەموو شەڕ و خراپەیەک و ئەوەی شەڕ و خراپە بڵاو دەکاتەوە، ئەهلی شەڕ و خراپەی. کەواتە لێ دەڵێ ئەگەر بە سکون بیڵێ باشترە. دەڵێ وهو ئەکثر ڕیوایەتی شیوخ، و زۆرترین ڕیوایەتی شیوخەکان ئەوە بووە کە بە سکون بیتن، وەکو ئەوەی کە قاضی عیاض، خەتابی و غەیری ئەوانەش ڕەحمەتی خوای گەورە لە هەمویان بیتن. اینجا سونەتە لە بۆ ئەو کابرایی کە دەردێتن لە ئاودەست بڵێتن غوفرانەک، وەکو حەدیثەکەی خاتو عایشە دەفەرمی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەگەر دەربهات بە دەیفەرموو غوفرانەک. اینجا زانایان سەبارەت بەوە کۆمەڵێک لێکدانەوەیان هەیە، وەکو ئێستاش لە فائیدەکە باز دەکە. بەڵێ فائدة. قيل مناسبة قول غفرانك أن الإنسان لما تخفف من أذية الجسم تذكر أذية الإثم فدعا الله تعالى أن يخفف عنه أذية الإثم، كما من عليه بتخفيف أذية الجسم، ذكره ابن القيم رحمه الله. وقيل إن مناسبة ذلك هو استغفاره لانقطاعه عن الذكر حال الخلاء، وقيل غير ذلك. بەڵێ فائیدەکە ئەوەیە ئینسان کاتێککە دێتە دەرێ لە مرافق کە دەڵێ غوفرانەک، ئیبن قەیم ڕەزا و ڕەحمەت خوای لێبێ کوی لێکدایتەوە، دەڵێ ئینسان کە دانیشتیا ئەو پیسەیکە لە ناو لاشەیەتی دایناوە باشە سووک بووە، قەلبی سووک بووە لەوەی کە ئەو پیسەی داناوە، کە هاتە دەڵێ دەفەرمێ ئەو ئینسانە کە دەڵێ غوفرانەک یعنی خوایە کو ئێستا ئەو پیسێت لە کۆر کردمەوە لێت لا بردم، خوایە ئەو هاتاوانەکانم لێلا ببێ، لێم دوور بێختیەوە ئەو هاتاوانەکان. دەڵێ ئەو دوعای دەکاتن و هەروەها با بڵێن گوتراویشە کاتێککە دەڵێ غوفرانەک خوایە لێم خۆش بە، لەبەرەوەی کاتێککە ئەو ئینسانە چوتە مرافق نابی زکری بکە، لە کاتێکە لە مرافقیە زکر ناکرێتن، دڵی خوایە لێم خۆش بە ئەوەندەی کە لە مرافق بووی من نەمتوانی وە یادی تۆ بکەم، زکری تۆ بکەم. سبحان الله، یعنی تەمەشا ئەوەندەی لە مرافق بووە نەیتانی وە زکر و یادی خوای گەورە بکە کە هاتە دەرێ داوای لێ خۆش بوون لە خوای گەورە دەکا. ها پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فێرمان دەکات. ئەدی ئەمنەوە چووکە کاتەکانمان زۆر بەسەر زۆر قسەی تریش گۆتراوە لەسەرەوەی لەبەر حکمەتێکە دەڵێ غوفرانەک، بەڵام ئەو لە جوانترینیان بووکە لەسەری باس کراوە. بەڵێ من سنن كتابة الوصية، فالوصية سنة لكل مسلم حال المرض أو الصحة، لقول رسول الله صلى الله عليه وسلم ما حق امرئ مسلم له شيء يريد أن يوصي فيه يبيت ليلتين إلا ووصيته مكتوبة عنده. وذكر الليلتين في الحديث ليس تحديدا، وإنما المراد به ألا يمر عليه زمن قصير إلا ووصيته مكتوبة عنده، لأنه لا يدري متى يموت، وهذه سنة عامة لكل الناس. أما الوصية فيما عليه من حقوق الله تعالى كزكاة أو حج أو كفارة أو حقوق الآدميين كالدين وأداء الأمانات، فهذه واجبة لا سنة، لأنه يتعلق بها أداء حقوق واجبة، لا سيما إذا لم يعلم بهذه الحقوق أحد، وما لا يتم الواجب إلا به فهو واجب. اینجا باسی یەکەشکە لە سونەتەکان دەکاتن لە ڕۆژانە ئینسان کە بەسەریدا یەک لەو سونەتانە سونەتی وەسیەتکردنە، ئینسان وەسیەت بکاتن. دەڵێ لەسەر هەموو موسڵمانێک نەخۆش بیان تەندروست باش بیتن، چکە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ حەقە لەسەر هەموو موسڵمانێکی کە با بڵێن وەسیەت بکاتن دوو شەوی بەسەردانە ڕواتن ئیلا وەسیەتەکەی نووسرابی لە کنی دانرابی. اینجا دەفەرمێ کاتێککە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام باسی دوو شەوی دەکە مەبەست نییە ئیلا دوو شەو ڕووی ئەوجە، نە
مەبەستی ئەوەیە کاتێکی کەمی بەسەردا تێنەپەڕی ئیلا وەسیەتەکەی نووسیبی ئیلا وەسیەتەکەی نووسیبی کاتێکی کەمی بەسەردا تێنەپەڕیبی اینجا لەبەرەوە ئینسان نازانی کەی نوێژ دەمریتن لەبەر هەندێ ئەوە سنەتێکی گشتیە لە بۆ هەموو خەڵکی سنەت وایە کە وەسیەت بنووسی مەسەلەن ئەمن کاکە ئەگەر مردم برێنە فلانی گردن مازاکە یان فلانە شتم هەیە بدەنە فلانە کەسی یان خەریکی ئەوانم ئەو کتابانەی من بدەنە تاالب علمەچی یان مەسەلا هەندێک پارەم هەیە ئەو پارانە ئەوها ینی مهم وەسیەت بکە یان وەسیەت دەکا داک و باوکم گردنم ئازا بکەن یان وەسیەت دەکا فلان ئەو وەسیاتانە هەر هەمویان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام سنەت وایە ئینسان دوو شەوی بەسەر تێنەپەڕیبی ئیلا نووسیبی و دەفەرموون وەسیەتکردن لەبارەی حەقی خوای پەروەردگار بۆ نمونە زەکاتی نەدایە حەجی نەکردیە حەجی لەسەر واجب بووە نەیکردیە کەفارەتی یەکێک لە ئەوەکانی نەدایە مەسەلەن یان حەقی ئینسانە چی لەکردە مەسەلەن 50,000 لە کەسێکی بە قەرد وەرگرتیە یان دانەوەی ئەمانەتێکی لەکن دانرایە ئەوانە هەر هەمووی واجبە وەسیەت بکە مەسەلەن کابرایەک 100,000 لەکن دانای بە ئەمانەت واجبە ئەتو لە وەسیەت بنووسی فلانی کوڕی فلان 100,000 لەکنە من دانایە بە ئەمانەت و ئەمنیش 50,000 فلانە کەسی قەردارم و زەکاتی ئەو ساڵم نەدایە یعنی هێشتان زەکاتەکەم نەدایە بزانی مەرج نییە ئەو کابرا برێها زەکات نادەم نە بەس مەسە ئێستا کاتی زەکاتە ئێستا لەو دەمەی لە دەستی نییە دەنووسی ئەمن زەکاتم لەسەرە و هەشتان نەمدایە ئەجلوانەی 5 ڕۆژکە 6 ڕۆژکە بکەویتەوە پێی بکرێتن زەکاتەکەی بەس چێ دەرا تا 5 ڕۆژکە دەمینێ لەوانەی ئەو ڕۆ بمریتن ئەوانیش نازانن ئایا زەکاتی دایە یان نا لێ دەڵێن کە تەمەشا دەکە فلانی کوڕ دەڵێ ئەوە واجبە حتا ئەگەر بەنووسینی ژنەی نووسی زانایان دەفەرمون دەبی لەکن یەکەکی وەبرێ بسن کابرا لەکن خێزانی خۆی وە دەرێ 50,000 فلانە کەسی قەردارم 100,000 ئەو فلانە کەس لەکنی دانایمە ئۆتەوە ئەوەیە زەکاتیشم هێشتان نەدایە ئاگادار بە مەسەلەن ئەوە شتەکانی لەکن باز دەکە یان لەکن برادەرێکی باز دەکە مهم لەکن کەسێکی باز دەکە ئەهلی سیقا کە دوایێ ئەگەر وەفاتیشی کرد ئەوە بتوانانی شتەکانی لۆ جێبەجێ بکاتن چکە دەفەرمێ مالایەتی الواجب إلا به فهو واجب هەر شتێک تەواو نەبیتن واجبەک پێی کارێکی واجب پێی ئیلا ئەو شتەش واجب دەبی بۆ نمونە نوێژکردن واجبە دەستنوێژش سنەتە دەڵێ باش ئایا نوێژ دەکرێت بە بێ دەستنوێژ نەخێر مادەم نوێژ ناکرێت بە بێ دەستنوێژ کەواتە شوشتنی ئەو دەستنوێژەی لە بۆ نوێژەکی فەرز دەیکەی ئەوش دەبتە واجب چکە ئەگەر ئەو دەستنوێژەی نەشۆی ئەو کاتی نوێژەکە شت پێ ناکرێتن اینجا بە هەمان شێوە دەڵێن زەکاتدان واجبە یان نە بەڵێ واجبە ئەدی ئەگەر ئەتو وەسیەتێکی نەکەی کە مردی چێ دەزانێت ئەتو زەکاتت نەدایە کەواتە دەڵێن مادەم وێ وەسیەتەکەش واجبە لە ئەوەی زەکاتەکە بدرێتن کە زەکاتەکە واجبە ئیدی بەو شێوازە زانایان کە باسی دەکەن بەڵێ السماحة واللين في البيع والشراء وذلك بأن يتحلى كل من البائع والمشتري بالسماحة واللين أثناء البيع ولا يتشدد كل منهما مع الآخر في المساومة في السعر والجدل فيه بل يتسامحان فلا يبخس المشتري حق البائع فيطالب بإنزال السعر فوق طاقة البائع أو يلح عليه بشيء قد يضره وكذا البائع لا يضر بالمشتري فيغالي بسعره أو نحو ذلك مما قد يؤدي لاستغلاله وخلاصة الأمر أن يكون تعاملهما مبنيا على السماحة واللين ويدل عليه حديث جابر بن عبد الله رضي الله عنه أن رسول الله صلى الله عليه وسلم قال رحم الله رجلا سمحا إذا باع وإذا اشترى وإذا اقتضى وكذلك إذا طالب بقضاء حقه فإن من السنة أن يطالب بسهولة ولين لقول النبي صلى الله عليه وسلم وإذا اقتضى بەڵ اینجا سەماحەتی هەبی ئەو کابرا لێبوردەیی هەبی لینی هەبی نەرمونیانی هەبی لە کڕین و فرۆشتندا لە هەردووچیان چونکە ئەوەی کە ئینسان خۆی پێدەڕازێنتەوە یەتەحەلا خۆی پێدەڕازێنتەوە کابرای کڕیار بیان کابرای فرۆشیاربی ئەوەی لە کاتی کڕین و فرۆشتنەکەیدا لێبوردەییان هەبیتن هەردووچیان لە ئەو لە گەرەوی ئەو لە گەرەوی بە سعرەکەی نرخەکەی یعنی وەنەکە ئیستیغلال یەکتر بکەن بۆ منە کابرای کە دێ شتێکی دەکڕێتن داوا لە کابرای فرۆشیار دەکاتن زیاد لە تااقەتی خۆی ئەو شتەی لە بۆ دابشتێنی
مثلا کابرا دەرێ کاکە وڵی ئەوە بە 5,000 نا دەرێ وڵا کاکە ئیلا دەی بە 2,000 دێ ئەخە کاکە ئەتوو لەوانەیە بە 2,000 ئەو کابراە یعنی یان بڕێ بە 3,000 لەوانەیە بە 3,000 زەرری نەبیتن احتیمالیە بەس یعنی ماندبوونەکەی هەموو بە بەلاش دەڕوە یعنی ئەو کابرا هینایەتی لە بۆ بازاری لۆ ئەوەی 2,000 چی پێ بڕێ مار و منداری پێ بەخێ بکە ئێستا توشاتی 2,000ەکە لێ بڕی وڵا هیچ نادەمی ئەوە نابیت على الأقل بريكاك والله مثلا 3,500 دەدەمێ شتوکە چ کەمم لێ قازانت کە برادەرتە دۆستەکە شتێک بەس ناکرێت تو هەر هیچ ئەوە وەی لێ بکەی کابرا هیچ قازان نەکە یان زاری وە هەیە ئیلحاحی لێ دەکەن لە شتێک هەر زەرەرە کابرا بەخۆی بە 3,000 ناوڵە دەرە ئیلا دەی بە 2 بێندێ ئێکاکە نابی وڵای بەخۆم نادەرەکەی خۆتە دەی بۆندەم بدێ ئێوەش حرامە دروست نییە زار وە ئینسانەکە کەسەکە ئەشیاکەی دەبا دەڕواتن دەرەوەڵەوە پارەکەم دانا ئەوە مثلەن 2,000 دانا کابرا دەرێ نابی وڵا کەیف خۆتە ئەم بردم کەیف خۆتە دەڕواتن ئەوە نابیتن کاکە ئەوە نابیتن کو ئەتو لۆ خۆت پێت خۆشە دەبی ئەو هاش لۆ ئەو کابرایە پێت خۆش بی نابرێ لەسرە من جێبەجێ نابی لە وەچی ئەوەی ابن قيم أو ابن جوزي والله أعلم لكتاب أخبار الحمقى والمغفلين بما بقصة هذا جرتو دلي أجا باسك باسي أوين باسي أوين دلي كابراي واعظ آموزگاری خەڵکی دەکرد دەیگو ئەبوو هورەیرە ئەنگوستیلێکی ئاسنی لە ئەوە ئەنگوستیلێکی زێری لە دەست کوڕەکەی دیتە نەهی لێ کردیەوە و لێ فرەدایە گوتی نابی لە دەستت بی ئەوانە وێن دەرەش دیارە بزانە هەندێکی تێدا بۆ مشاخی بۆوانە و حەق خۆشیان بۆ دیتیان کابرای شێخ لە دەستی بۆ ئەنگوستیلێ زێر لە دەست بۆ گوتیان یاشە ئەدی ئەتولۆ لە دەستا ئەنگوستیلێ زێر یەگوت خۆم کوڕەکەی ئەبوو هورەیڕەی نیمە یعنی لێ من دەبی قەیدی ناکە ئەو جە لێرە تەمەشا بکە ناکرێت و بۆ قیاسە لە بۆی بکەی بۆ قیاسەش لە بۆ خۆت بکەی وەنیە گوت کابرا مامۆستا هاواری دەکردێ گۆ ئەوانەی بەڕوبەی گەورە لە خەڵکی دەکردن و بەڕوبەی گچکە دەفرۆشنەوە خەرچی والله خوای گەورە لە ڕۆژی قیامەتێ ئەو دار ڕوبەی ئەوها دەکاتن لێتان ئەو جە یعنی ئینسان ضروري يعني حتى او كابراشي كا مثلا كرجاره اتو ديسا نبي استغلالي بكي سعره شي زوري بيدري بون من مثلا اشتكى او بري بهزار ناري هنايتي كاكا بدو يدمو بس يدمو معقول ني ب 5,000 بديوا بهزار نارتي ني ب 5 بديوا زرر بو كابرا او جنابتن لو دبي براسي او معامله لسر او بك يعني نرمونياني ولي بردان هبيتن شكا جابري كرة عبد الله دلا پیغمبر عليه الصلاة والسلام فرمي رحمتي خوا لو كسي بيتن اگر فروشتي لي برده بيتن تاو پوشي بكا اگر كريار تاو پوشي بكا ولي برده بي اگر قرزكي داوا لي برده بي تاو پوشي بكاتن سبحان الله دلا لكاتي اوي انسانك داوي قردي دكاتو سنة دوايا لسرخو نرمونيان بي لكاتي داوي شكا پیغمبر عليه الصلاة والسلام ده فرمي وإذا اقتضى أجر داوي قردكي كردوا يعني تمشى أسلا رواتكي أخير جداها لدانوي قردو لو ورقرتنوي قرديش إنسان دبي لهردو حالتان أو نرمونياني تداها بيتن بلا باب زين ابن حجر تدا فرمي قال ابن حجر رحمه الله وإذا اقتضى أي طلب قضاء حقه بسهولة وعدم إلحاف وفي رواية حكاها ابن التين وإذا اقتضى أي أعطى الذي عليه بسهولة بغير مطل وللترمذي والحاكم من حديث أبي هريرة رضي الله عنه مرفوعا إن الله يحب سمح البيع سمح الشراء سمح القضاء وللنسائي من حديث عثمان رضي الله عنه رفعه أدخل الله سبحانه وتعالى رجلا سهلا مشتريا وبائعا وقاضيا ومقتضيا الجنة ولأحمد من حديث عبد الله بن عمرو رضي الله عنه ما نحوه وفيه الحظ على السماحة في المعاملة واستعمال معالي الأخلاق وترك المشاحة والحظ على ترك التضييق على الناس في المطالبة وأخذ العفو منهم. بلى ابن حجر رحمة خوالي بدأ فرمي وإذا اقتضى بمعنى دعوة كرنوي قرض دعوة كرنوي أو قرضة بلام أو حقيقي با آساني وببيع أو كإصرار بكاتن مكري لسر أو بابتي بكاتن ابن تين ده فرميتن يعني أعطى الذي عليه بسهولة يعني أويك لسريتي بآساني بيداتن ببيع أوي بغير مطل پیغمبر عليه الصلاة والسلام حديثة شيء ده فرمي مطل الغني ظلم
يعني ئەگەر کابرا هەیبی نەشداتەوە دەفەرمی ئەوە زوڵمە ستەمە چونکە کابرا پارەت هەیە لەبەر چ قەردەکەی نادێوە ئەوە زوڵم و ستەمە. ئیجا لە حەدیثەکەی کێ دەفەرمێ خوای پەروەردیگار پێی خۆشە ئینسان لە کاتێک ئەوە با بڵێن لێبوردەبی سەمح یعنی لێبوردەبی لە کاتی ئەوە با بڵێن فرۆشتن لە کاتی کڕین لە کاتی دانەوەی قەرز و وەرگرتنەوەی قەرز وەکو لە حەدیثەکەی عوسمانیش داهاتێ ڕەزا و ڕەحمەت خوای لێبێ دەفەرمێ خوای گەورە کەسێکی خستە بەهەشتەوە کە ئەو پیاوە ئاسانکار بوو لە کاتی مەسەلەن کڕین فرۆشتن دانەوەی قەرز وەرگرتنەوەی قەرز ئەو کابرای ئەدخەلەه الله الجەنە جەنەکە لە ئاخیری هاتیە یعنی خوای گەورە خستیە بەهەشتەوە ئەو کابرایە لەبەرەوەی ئەو با بڵێن نەرمونیانیە تێدا هەبوو لێ ئینسان کاتێک لە کاتی کڕین و فرۆشتن و لە کاتی وەرگرتنەوە دانەوەی قەرزەکەی ئەگەر نەرمونیانی تێدابی ومێدوایە خوای پەروەردیگار بخاتە باش دێکێک بی لەوانەی کە بەبەر ڕەحمەتی خوای پەروەردیگار بکەویتن. لێرەش دەرێت داوامان لێکراوە هەند دراوین لەسەرەوەی کە نەرمونیان و لێبوردەبین لە کاتی معاملەکردندا ئەوەش ئەخلاقێکی بەرزە و واز لە مشاحاتین یعنی ئەوە ڕەزیلی واز لە ڕەزیلی و قچۆکی بینین و شتەکە تەسک و تەنگ نەکەینەوە لەسەر خەڵکی بەڵکو عەفو لێبوردنما هەبی بەرامبەر بە خەڵکی. صلاة ركعتين بعد كل وضوء وهذه من السنن اليومية التي يترتب عليها فضل عظيم وهو دخول الجنة. فعن أبي هريرة رضي الله عنه أن النبي صلى الله عليه وسلم قال لبلال عند صلاة الفجر: يا بلال حدثني بأرجى عمل عملته في الإسلام فإني سمعت دفا عليك بين يدي في الجنة. قال: ما عملت عملا أرجى عندي أني لم أتطهر طهورا في ساعة ليل أو نهار إلا صليت بذلك الطهور ما كتب لي أن أصلي. ودف عليك يعني تحريك عليك. بەڵێ اینجا دوو ڕکعات لە پاش هەموو دەزوێنشەی دوو ڕکعات سونەت بکەیت کە ئەوەش سونەتەکی گەورەیە ڕۆژانەش دووبارە دەبیتەوە هۆی ئەوەی ئەو کابرا بچیتە بەهەشتەوە بیخاتە باشتەوە. ئەبوو هورەیرە دەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بە بیلالی کوڕی ڕەباحی فەرموو ئەوەی کە بانگ بێژی پێغەمبەر بوو عەلەیهی سەڵات وەسەلام لە کاتی نوێژی سبێنێ فەرمی بیلال باسی ئەو کردەوەیم لێ بکە کە زۆر ڕجات وەیە لە ئیسلام ئەو کردەوەیت کردووە لە کاتی موسڵمان بوون ئەو کردەوەیت کردووە زۆر ڕجات وێ ئەو کردەوە یعنی نەجاتت دە و بتباتە باشتێ لە کاتێک ئەمن جێم لێ بووە لە خشەخشی نعلەکانت لە پێشەم دەڕۆی لە بەهەشتێ یعنی چ کردەوە ئەتو زۆر ئەمەلت پێ هەبووە ئەو کردەوەیە وەد لێ بکە بتگەینتە ئەو مەرتەبەیە ئەو پلەیە. فەرمی وەڵای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام هیچ کردەوەکم نییە کە ئەوها ڕجام پێ هەبیتن کە بمگەنجتە ئەو پلێ ئیلا ئەوە نەبیتن هەر کاتێک دەزنوێژم لە هەر کاتەکی شەو بیان ڕۆژ بی کە دەزنوێژم شکایە دەزنوێژم شوشتەوە ئیلا لە پاش ئەو دەزنوێژەی کە شوشتیتمەوە شەو بیان ڕۆژ بی ئیلا دوو ڕکعات سونەتم تێدا کردیە. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی کەواتە یعنی ئەوە هۆکاری ئەوەی بووە کە بیلالی بەرەو ئەوێن دەربردیە یعنی لە حەدیثەکە ئەوە دەخوێندرێتەوە کە ڕەسوول الله عەلەیهی سەڵات وەسەلام دانی بەوە داناوە کە دوو ڕکعات سنەت پاش هەر دەزنوێژەک کە بیلال کردوویەتی پێغەمبەریش عەلەیهی سەڵات وەسەلام دیارە پێی باش بووە دەڵێت دەفەن عەلەیک یعنی تەحریکون عەلەیک یعنی جوولانی نعلەکەی و خشەخشی نعلەکەی. لێرە دێنە کۆتایی دەرسەکە. سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك. ah